سەر ڕایسەختی و ئاڵنگاریەکانی بەردەمی وەکو خانمێکی هونەرمەند، ئەو دەستی هەڵنەگرتووە لە کاری وێنەکێشان و هێشتا بەردەوامە. بێریڤان وێنەکێشێکی گەنجی شاری کەلارە و ژن وەک هێمایەک لە زۆرینەی کارە هونەریەکانیدا ڕەنگ دەداتەوە. ئەو تووشی لەمپەر و سەختی زۆر بووەتەوە بەهۆی هونەرەکەیەوە، بەڵام هیچ یەکێک لەو سەختیانە نەیانتوانیوە ڕای بگرن و بەردەوامە لە وێنەکێشان. سەرەتای کاری وێنەکێشان بۆ من ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی 2015. ئەو کاتە سەرنجاری سەنتەری گەنجانم ئەکرد و لە بەشی شێوەکاری دەستم پێکرد و لە ساڵی 2017 چوومە پەیمانگای هونەرە جوانەکە. چەند ساڵێک پێش ئێستا و لە میانەی پێشانگایەکی هونەری زانکۆی گەرمیان، بێریڤان و چەند هاوڕێیەکی ڕێگریان لێکرا لەوەی چەند کارێکی هونەریان نمایش بکەن بەهۆی ئەوەی هونەری ئیرۆتیکیان لەخۆ گرتبوو. لە ساڵی 2018 بەشدار بووی لە پێشانگایەکی هاوبەشە، منیشێکێ بووم لەو بەشدار بووانە لە زانکۆی گەرمیان بوو. ئێمە سێ هاوڕێ بووین، لەوحەی ئیرۆتیکمان هەبوو، من خاوەنی دوو لەو تابلۆیانم، تابلۆکان ڕەوزکرا. ئەو ڕێگریە کۆتایی سەختیەکە نەبووە، بەڵکو لە دوای ئەوە بە چەندین شێوە ڕوبەڕووی هەڕەشە بووەتەوە، بەڵام ئەو ئامادە نەبووە کۆڵ بدات و هێشتاش بەردەوامە. بەڕای من لە کۆمەڵگای ئێمە ئیشکردن زۆر قورسە، بە تایبەت بۆ ئافرەت. من خۆم یەکێکم لەوانە کە دوای ئەوەش لەوحەکان ڕەوزکرا، ئەوانە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بوومەوە، لەوانە کۆمەڵگا چی لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆیەکانەوە بێت، چی لە هەر لە ڕێگەیەکەوە بێ ڕوبەڕووی هەڕەشە بووینەوە. ئێمە مەترسیەک دروست بوو لەسەر ژیانمان کە ئەوە بوو بە جۆرێک ئایانویست ئیتر ئێمە دابڕێن و ئیش نەکەین، بەڵام ئێمە خۆشبەختانەوە تا ئێشتا بەردەوامین. من خۆم لە دوای ئەوەش بەشداری چەندین پێشانگام کردووە لە عێراق و لە کوردستان. لە کارە هونەریەکانیدا بێریڤان تیشکی خستووەتە سەر ژن و بەخەستی لە تابلۆکانیدا ڕەنگیان داوەتەوە. ئەویش هۆکارەکەی بۆ پەراوێزخستنی ژنان لە کۆمەلگادا دەگەڕێنێتەوە. بە تایبەتی ئافرەت لە وڵاتی خۆمانە هەستەکەین پەراوێز خراوە و یان ئەوەیە کەمتر گرنگی پێدرێ لە بوارەکانە، بۆیە منیش ئەمەوێ لەم ڕێگەوە هەم ئازارەکانیان و هەم خۆشبەختیەکانیان بگەێنم. خۆشەویستی ئەو بۆ کارەکەی پشتگیری خێزانەکەی و بڕوا بەخۆبوونی بێریڤان وای لێکردووە بەردەوام بێت و گوێ بەو هەڕەشە و لەمپەرانە نەدات کە فشاریان دەخستە سەر تاکو و بەردەوام نەبێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار.